لە پێشە جوان جوان گەنمەکە دەسۆیەوە، ئەجا دوایە دەیکورێنی، ئەجا دوایە دەیکوتیەوە، ئەجا دوایە لێی دەکەی، بژاری دەکەی، لێی دەکەی، ئەجا دوای دەیکەی ئەشی و دەیخۆی. لەوێ دوو ساعت و نیم پێ بچێ ئەسارەکە بیکوڕێنی، ئێژداری پوختە بێوەندە دەنزێتریشی دێ. هەلەمێز بەس ناوە ڕاستەکەی دەکوڕێ و تا دەورەکەی ناکوڕێ، نایکوڕێن، هەرسی دارەکەی هەموو ڕاستەچی دەکوڕێ پڕ و پوختە وەکی نییە، وەک پەلەمێز نییە. نیوەی خاوە بێ ناکوڕێ و گەهەر گەنمە و نیوەشی دەکوڕێ، پەلەمێز دەبە ئەوەیە. حسابی ناکەین چەندی تێکە دەین لەبەرەوەی نەسووتێ ساوارەکەمان. وڵی گەنمی جوان و قەرەو بێ تۆزە ڕێزگوورەکەی بێ باشە، گەنمی زەخیرەیە، قەندەهاریەکەی وردە لۆ نان دەبێت لۆ ساوار نابێت. زاوەزەکەی ئێستا بەدار و دڕ دەیکوڵێنی و نەوتی پیاکە پێشان نەوت نەبوو دار نەبوو، سڕەمانەی نا دامانە جیرسا لۆماندا نەیە جیرسا، هەتا نیوەڕۆ نەیە کورا، ئەو سڕێ نەیە کورا، نەیە سووتە، ئێستا داری پوختەی بە بنەدەین زوو دەکوڕێ. ئەو کچانە خەریکی خوێندەوارین و دەستنە مەکتەب و خەریکی ئەو عیشانەنی، دەبە ئەوەیە دەن ئەو کتانەش دەتوانن ئەو عیشانە بکەن، ڕۆژێک پێویستیان پێی بێ دەیکەن، بۆ جارە پێویستیان پێی نییە لۆی نایکەن، لۆ پیرێژن و پار لۆ ئەختیار دەبێت ساوار بخوە، لەبەرەوەی تەمەنی ڕۆیە. ساوان ئەوەی دوو کەس بواە 4 تەنەکەی کوڕان، ئەوەی خێزانش بە جار هەبوو 12 تەنەکەی کوڕان، 10 تەنەکەی کوڕان، ئەو هەبوو خەڵک بە هەراوزی جیران و خزم و یاری یەکتریە کردو. ئەلێرە هەرێ خەنیش یەکەینەوە و دوا دەیبین دەیکوتینەوە و لێ یەکەین و ئەوە هیچ یەکەمەوە کاکە دەیکوتمەوە، جا دوا لێی دەکەم، جا دوا ئاردی دەگرم، جا دوایە لە ستری دەکەم هەری دەگرم و دەیکەمەشی. ساوارەکە لە دوای لێرە هەر یەخەین هیچ یەکەینەوە و دەیبینە ئاش و دەیکوتینەوە و ئەجا لە ستری دەکەین هەری دەگرین ئەیکەین بەشی.